بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ساڵیادی ڕیفراندۆم هەروها ڕێکەوتن لەسەر ڕاڕاستکردنی نەوتیش دەکەین. دیارە ئەمڕۆ 8 ساڵ تێدە پڕ دەبێت بەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم کە لێکەوتەی گەورەی لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی خاکەوە لە ڕووی پێگەی سیاسیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە هەبوو کە 8 ساڵی بەسەردا تێپەڕێ و لێکەوتەکانی هەر بەردەوامن. اینجا قسە لەسەر ئەوەش دەکەین کە ئەمڕۆ سوودانی ڕێکەوتنی نەوتی ڕاگەیاند هیچ مامەستێکی سیاسی لەوەدا بوو کە ئەمڕۆ بە فەرمی لە تۆڕی ئێکس کە لە ساڵ ڕۆژی ڕیفراندۆمدا ڕێکەوتنەکەی ڕاگەاند و لەبارەی نەوتۆ و ڕایگەاندنەوە دەستکەوتێکی مێژووی و 18 ساڵە چاوەڕێی ئەم پرسن. هەروە باز لە دۆخی کوردیش دەکەین لە داهاتوو لە ئاڵۆزیەکانی ناوچەکە. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێربێن سوپاسیان دەبوون. زۆر سپاس بۆ بەڕێز. ئەگەر سەرەتا بەرلێ بچین سەر و ڕێکەوتنە دۆخی کورد با لە ساڵیادی ڕیفراندۆمەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ 8 ساڵ تێدە پەڕ دەبێت. هەندێکیان وا خوێندنەوەی بۆ دەکەن کەمە دەستکەوتێکی گەورەیە ئەوە کارتێکە دەست کورد ماوەتەوە هەندێکیان وەکو شکست و یعنی سکوێکی گەورە بۆ کوردەی بین. بەڕێز خوێندنەوە چییە؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بیسەرانیش. لە ڕاستیدا ئێمە بابەتەکە ئاوا سیرکەین. کورد نەتەوەیەکە وەکو هەموو نەتەوەکانی دنیا مافی چارەنووسی خۆی هەیە و مافیەوەی هەیە ببێتە دەوڵەت و سەربەخۆ بێ. ئەم مافە لێی زەوت کراوە، هۆکارەکان زۆرن، هەندێکیان بابەتین و هەندێکیان دەرەچین و بەڵام بەگشتی کورد مافی خۆیەتی بێ بە دەوڵەت، مافی خۆیەتی ڕیفراندۆمیش بکە و مافی خۆیەتی بڕیار لە چارەنووسی خۆی بدا. ئەمە هەموو ئاینە ئاسمانیەکان ڕێگای پێدن. کورد وەکو هەموو نەتەوەیەک لەم نەتەوەکانی سەرزەوی خوای گەورە خەڵقی کردووە و فەرمی وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا. کەسیش لە کەس زیاتر نییە. هەموو یاسانێ و دەوڵەتیەکان، هەموو مەواسیق و معاهدات و پەیماننامەکان ڕێگا باوەدن هەموو نەتەوەیەک مافی چارەنووسی خۆی دیاری بکە. لەو ڕۆ کورد حەقی خۆیەتی ڕیفراندۆم کا و دەوڵەتیشی هەبێ. ئێمە تێبینیمان لەسەرەوە نییە، چونکە هەموو کوردێک گەرگەلی کورد پێی باش بێ دەوڵەتی هەبێت دەبێ ئەو مافی پێ بدرێ، و گەرگەلی کورد پێی باش بێ فیدراڵی هەبێ دەبێ فیدراڵی هەبێ، گەر پێی باش بە لەگەڵ عێراقا بژی هەروە. کاتەکە لە قسە لەسەر تەوقیتەکەی بوو، کاتێکی نەگونجاو بوو. تۆ کاتێک ڕیفراندۆمەکەی بڕیاری سەربەخۆی یەدەی پێویستە هەموو هەلومەرجەکان گونجاو بێ. یەکەم یەک ڕیزی ناوخۆی هەبێ. زۆربەی هەر زۆری پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان بە یەکێتیشەوە کە شەریکی پارتی بوو پێیان وا بوو کە کاتی نییە و مەترسیدارە و ناگەینە نەتیجە. و تا مامجەلالیش مابوو ئەم بابەتە کۆن بوو. مامجەلال ڕای وا بوو کە نەکرێ و ڕێگای نادا ڕیفراندۆم بکرێت، کە پێیوا بوو کارەسات و مەترسی بەدوادا دێ و فعلەن پیاوێکی واقعبینی بوو واش دەرچوو. لە ناو خۆ یەک ریزی نەبوو کە ئەو بابەتە گرینگە پێویستی بە یەک ریزی ناوخۆیە. لەوانێ بڵم نیۆی خەڵک هەر بەشداری نەکرد لە ڕیفراندۆمە. دوو بابەتی ڕاگەاندنی دەوڵەت و دروستکردنی دەوڵەت بابەتێکی نێودەوڵەتیە. پێویستی بە ڕەزامەندی جلهێزەکانی دنیا هەیە، بە تایبەتی لە سیستمی نوێی جیهانی لە دوای جەنگی جیهانی دووەم، دروستبوونی عوسبەتە الئومەم و دوایی نەتەوەی گرتوەکان، دروستبوونی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە چەند ئەندامێک وڵاتێک ئەندامی دایم بن، لەوانە ئەمریکا و یەکێتی سۆڤیەتی جاران ئێستا رووسیا و سین و فەڕەنسا و بەریتانیا و ئەمانە و بۆیان هەبێ ڤیتۆش بەکاربێن لەسەر هەموو بڕیارێک. ئەمە سیستمێکی نوێی جیهانی ئەم وڵاتە بەڕێوە بێت تا ئێستا زوڵم و ستەمێکی زۆری تایە، بەڵام ئەمانە براوەی جەنگ بوون لە جەنگی جیهانی دووهەم، بۆ خۆیان یاسایان بۆ خۆیان دەکرد، بۆ خۆیان کرد بە کوێ خاوڕی سپی دنیا و تا ئێستا بۆیان هەیە لە هەر بابەتێک بیانەوێ بڕیاری ویتۆ حەقی هەڵۆشانەوەیان هەیە. ئەم وڵاتانە کاتێک کە بڕیاریان لەم بابەتە داوە دەبێ لە هەموو ئەم گۆڕانکاریانە قسەیان هەیە. تۆ کاتێک بڕیارە دەی دەوڵەتی کوردیت هەبێ دەبێ بزانی کام لەم دەوڵەتە زلهێزانەی دنیا پشتگیری تۆکە. لە کاتێکە عێراق بە تایبەتی ئەمریکا
بۆ ڕوخانی ئەو ڕژێمە خوێنی داوە پارەی داوە چەندین ملیار دۆلاری سەرف کردووە ینی تۆ کاتێک ئەڵێ ئەمەوێ دەوڵەتی کوردی دروستکەم لێرە ئەمریکا رازی نییە رووسیا رازی نییە ئینگلیز رازی نییە هەموو یەکێکی جێکێک لە وڵات پێنج وڵاتە ئەندامە دایمەکان رازی نین پاشان تۆ لە دراوسەکانت کە گرنگترن لەوانیش تورکیا و ئێرانە نەک رازی نین هەڕەشەش لێەکەن ئەمە مەترسیەکە بوو کاتی نەبوو کە کاتی نەبێت دوجار دەرەنجامەکەی وەکو ئەوەی کە وەکو سێمە وەکو دەستکەوت بیبینین وەکو شکست دەستکەوتمون پێم وایە ئێستش تاپۆیەدانیی مافێکی شەرعی خەڵقی کوردستانە ڕێفراندۆم کە بەڵام تەوقیتەکەی هەڵەیەکی سیاسی کوشندە بوو کارتێک بوو لە دەستمانە سووتە هەروەکو چۆن لە وصول ئاڵەیە من ئستعجل شيئا قبل ئەوانه عوقب بحرمانه ئەگەر یەکێک داوای شتێک کا پێشەوەی وەختی ببێتە دی سزاکەی ئەوەیە لێ بێ بەشە بێ مەسەلەن کوڕێک بۆی زوو میراتی دەستکەوێ باوکیە کوژێ هیچ میرات ناگرێت لە شەرع ئەمە بەحساب پەلەی کردووە زوو میراتەکەی دەستێت بەڵام لەبەرەوەی پەلەی کردووە باوکی خۆی کوشتووە میرات ناگرێت ئەمە ئەڵەکەی ئێمە لەوەیە ینی کاتی نەهاتە بوو میوەکە لێ بەس دەڵێن هەندێک دەڵێن ئەو بارودۆخی کە کورتیدایەتی بەرەنجامی ئەوە نییە سەبۆن منە ئەو خاکەی کە لەدەسترا ئەو دیبلۆماسیەتی کە بوو لە شەڕی داعش بڵین دوای شەڕی داعش بڵین زۆرێک لە سەرکردەی وڵاتان سەرۆکی وڵاتانیش داهاتن هەرێن بەس ئیستاوە کەمی کرد بەهۆی ئەوە بوو یاخود دانی چۆنە ناو گومانی تیا نییە ئەوەی چێک لە هەڵە گەورەکان بوو کورد ئەبێ باش بزانێت دەوڵەتی نییە کە دەوڵەتت نەبوو خاوەنی سیادەنی کە سیادە نەبووی ئەمە لە ئاسانی و دەوڵەتیە تۆ هەموو هەنگاوێکت چاوەڕێی گۆڕانکاری بکە عێراق دەوڵەتە ئەمڕۆ زابتێک بێ کودەتایەکی سەربازی بکە ئەفسەرێک کودەتایەکی سەربازیەکە هەموو سەرکردەکانی ئێستای عێراقی گرێ لە سێدارانەدا دوای یەک هەفتە کۆمەلگای نێو دەوڵەتی مامڕێی لەگەڵەکە هەندێک وڵاتی ئەترافی زوو پێەکەن هەندێک درەنگتر پێەکەن دواتر لەبەرەوەی دەوڵەتە نەکەس سنوورەکانی ەبەزێنێ نەکەس داگیریەکە هەموو کەس نەپێویستی بە ئەترافی نەتەوە گرتوەکانە دەوڵەتە لە ناوخوا دەوڵەتی تازە دروزەکە دەستوری تازە دانەیە پەرلەمانی تازە دروزەکە سکە و پارەی تازە لێدا هەموو ئەمانەی بۆ هەیە بەس ئێمە دەوڵەت نین سیادەمان نییە ئێمە ئەم دەوڵەتانە بەقەدەر بەرژەوەندی خۆمان مامەڵەمان لەگەڵاکەن هەمومان گوێوان لە قسەکانی ترامپ بووە لە پیانوتم تۆ یارمەتی کوردەکان ناکرد نادەی لە شەڕی عێراقا دەڵێتم من ناوەڵامی سەیرەکەین ئەو کاتی ڕفراندەوە بەڵێ پەیوەندی بێمەوە نییە مانای وایە تۆ نزیکترین دۆز ئەمریکای لەگەڵن نییە دراوسەکان تورکیا و ئێران لەگەڵن نییە کاتەکەی کە نەبوو ئەو مەترسیەیە بێت چکە تۆتمان دەوڵەت نی سیادەت نییە ئێستاشی لەگەڵ بێ ئێمە کێشەکانی ئێمە لێرە سەر هەڵەدا من زۆر جارتومە ئێمە لەگەڵ عێراقا دراوسەی باشین یا عێراقین ئەمە گرنگە هەمومان حەزمان لێ دەوڵەت بین و وڵاتی سربەخۆمان هەیە و وڵاتێکمان هەبێ ناوی کوردستان بێ بەڵام کاتێک ئەمە نەهەل و مەرجی ناوخۆی ڕێگە پێدا و نەنێو دەوڵەتی کاتێک سیستمی ئێستای جیهانی ڕێگە ناداتۆ دەوڵەتی سربەخۆبی گومانی تیانە دەبێت تۆ عێراقیبی ئەم عێراقی بوونەش نابێ بە تاوانی بزانی ئێمە لەم وڵاتە ژین هەزاران ساڵە وڵاتی خۆمانە عێراق لە مێژووی قەدیمی شاپیان و تۆ عێراقی عەرەب و عێراقی عەجەم یعنی خۆما عەرەبستان نییە ناوی عێراقە ناوی عەرەبستان نییە عەرەبیشی تیاژیاوە و کوردیشی تیاژیاوە هەر لە بەدرێژایی مێژوو عێراقی عەرەب هەبووە عێراقی عەجەم هەبووە پاشان ئەم فیدرالیەمان بە اختیاری خۆمان هەڵبژاردووە کەوا بێ بین ئەم فیدرالیە گرنگی پێ بدەین ئەم برایەتیە بتەوکەینەوە هەوڵدەین سیستمێک دیموکراسی کە مافەکانی مرۆڤی دیاپارێزراوە بێ عەدالەت بەرقەرار بێ لە عێراقا ئەمە بەرپاکەین گرنگی پێ بدەین بۆی دەستکەوتەکانمان زیاتر پارێزراو بن نەک بەخە و خەیاڵی دەوڵەتی کوردی کە دوورە ئێستا دەستکەوتەکانیشمان لە دەست بچێ تۆ یەک ینی من ئەمڕۆ گوێم لە بەرپرسێکی باڵای حزبێکی دەسەڵات بۆی وت ئێمە کێشەکانمان حەڵ نابێت تا نەبینە دراوسێ باش باوەڕت ببێ ئەگەر زۆر باش لە ورد بێەوە لە بارودۆخی کوردستان و ئیدارەی کوردی و ئەوەی کە ئەیبینین ئەو ڕۆژەی کە دەوڵەت دراوسەی باشین وەزەمان زۆر خراپترە بێ نەنانمان بۆیە نە ئاومان بۆ دێ حەسارمان لێ دێ لەسەرە بێ وەکو چۆن جنوبی سوودان کە بوو بە دەوڵەت ینی وای لێ هات داوای کۆمەکی نێودەوڵەتیانەکردان و ئاویشان دەست ناکەوت ئێمە ئامان لێ دێ چونکە ئێمە بنەمای بوونی بە دەوڵەتمانتیانە ئێمە 30 ساڵە دەسەڵاتی کوردی
دەوڵەتداری نەکردووە بە بەڵگەیەوەی پرۆژەیەکی استراتیژی گرنگ لە وڵاتە نییە نەوت دەرهێنرا گرنگ بوو دەوردە هەموویمان لە دەستدا کاکە تەسلیمکردنەوەی نەوت بە بەغا ئەمە ناچاریە بەڵام ئەمە لە میزانی کوردایەتیە شکستێکی گەورەیە بە حکوومەتی هەرێم تاکە شتێک هەرێم شانازی پێوە کرد ئێمە ئەبووری سەر بە خۆمان هەیە نەوتی خۆمان هەیە وڵاتان بەهۆی نەوتەوەمانکەن بە دەوڵەت وڵاتان بەهۆی نەوتەوە احتیاجی ئێمن دێن نەوتمان لێکردن چوینە سەر نەخشەی جیهانی نەوت ئێستا هەر هەمووی بەتاڵ بوو عێراقیش کە بە سەرکەوتنێکی گەورەیە زانێ فعلەن گەورەیە بۆ عێراق چونکە پێی وایە ئەوەی کە کورد دەویست لەو ڕێو بێ بە دەوڵەت ئەمڕۆ تەسلیمی کردەوە عێراق بەلایەوە گرنگ نییە بە بۆچوونی من 100,000 بەرمیلە یا 200 یا 300 ڕۆژ گرنگەوەیە تەسلیم کرێ وەریگرێ باش دوای دین سەرنەوتەکە بەس زۆرن لەوانەی کە بانگشەی بۆ نمونە کوردایەتی دەوڵەتی کوردی دەکەن گەندەڵکار ینی بڵین زۆرینەیان گەندەڵکار دەتوانێت دەوڵەت بنیاد بنێ یاخود گەندەڵکار و نیشتیمان پەروە ئەو دووشتێک لەگەڵ یەکتر دێنەوە وڵات پارێزی و گەندەڵکار دەوڵەتداری باشە دروستکردنی مؤسسات بە قیادەی سیاسیەکرێ بە قیادەیەکی سیاسی واعی ڕۆشنبیری دادپەروەر کە بەرژەوەندی نەتەوە وڵاتی لەسەر و هەموو شتێکەوە دانابێت ئێمە ئەمەمان لە کوردستانە بەدا بەرپرسانی ئەم وڵاتە بەقەدەر ئەوەندەی بزنس و کەسابەت دەکەن بۆ خۆیان بۆ حیزبەکەیان بۆ کوڕەکانیان بۆ بنەماڵەکانیان بۆ لایەنگرانیان دەوڵەتداری ناکەن بە بەڵگەیەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لەگەڵ بەغدا ڕێککەوتون ئەوە نەوتە دەبێت لە سبێ و دووسێ بڕوا حتمێن ناگەر هەمووی تێگەچێتەوە مانگانە 120 ملیار دیناری عێراقی بدەن بە حکوومەتی عێراقی ئەگەر نەوتەکە بڕوا بە پێ ڕێککەوتنەکە ئەم هەفتەیە 120 ملیار بن مانگی حەوت دێ هەفتەی داهاتوو 120 ملیاری تر بن مانگی هەشت دێ دواتر 120 ملیاری تر بن مانگی نۆ دێ کە هەموو جارێ عێراق تریلیۆنێکە نێرێ نردنی موچەکەوتوە سەرەوەی ئێستامڕۆیان بۆ مانگی حوتیان ڕادست کردوان بۆ 120 میلیار ئەنی بە زووی تا 120ەکەی مانگی هەشت نەنێرن مانگی هەشت نایە بەڵام باسەکەم لەوەیە باش ئەمڕۆ کێشە هەبووە لەو 120 ملیارە کێشە بڵێ ئەوەی سنووری یەکێتی 48 ملیاری یەکێتیدا سعات یەکگەیشتۆ تاولێر ئەی بۆ میدیاکانی خۆیان بانگەشیان کردوتیان بەر لە هەمویان نردویان ئەڵێ لە ڕێگا تاخیر بووە باس لەوە ناکەین کێشەکە لە دوای ئەمەیە ئەڵێ بەڵام بۆ مانگی هەشت 120 ملیارمان نییە من باس لەوە ئەکەم آخر 120 ملیار دینار خۆ ملیارێک دۆلار ناکە یعنی ئەم حکوومەتی هەرێمە موچە و ژیانی خەڵک ئەم هەموو داهاتە کە دەستیانەکەوێ ملیارە دۆلاریان نییە بیدەن بە بەغا بۆی موچە بنێرێ ئەی بۆ کوڕیەک بەرپرس 6 ملیاری هەیە 6 ملیار ئەی بۆ کوڕێکیکە 8 ملیاری هەیە دۆلار ئەی بۆ کوڕێکیکە 2 ملیاری هەیە خۆ سەرەتی ترامپ 6 ملیار دۆلارە ئەمە کارەساتە هەموو هەرێمی کوردستان 2 ملیار دۆلاری نەبێ وەکو حکوومەت بەڵام دەیان کەس هەڵتۆقیوەیەکی 5 ملیار و 6 ملیار و 4 ملیار و 8 ملیاری هەیە کە نەبزنسمان بووە نەبزنسمانیش ئامە کارەسات لەبەرەوە دەوڵەتداری ناکەن گەندەڵکان معلومە کاکە بەمانە دەوڵەت ئاوا دروست ناکرێت دەوڵەت بە یەکێک دروست دەکرێ کەواز لە هەموو شتێک بێنێ وەکو عەبدولمەلیکی کوڕی مەروان بە خێزانی و دەبێ ئاڵتونەکانی شت بێنی بیخەیتە بەیتول مالەوە پیاڵتونی خۆمە باوکم هەدیەی باوکمە بەرم کەوتووە وتی باوکم لەکوێ بوو دەوڵەتداری ئاوا دەوڵەتداری بە یەکێکی وەکو غاندی ئەکرێ کە جوتێ پێڵاوی دڕاوی لە پێکرد کاکە دەوڵەتداری ئاواکرێ دەوڵەتداری ئاوا ناکرێت سەروەتی یەک تاک یەک حیزب یەک بنەماڵە بەقەدەر ئەوەندەی سەروەتی وڵاتەکە بێ یەکاکە تۆ هاتووی نەوتە فرۆشتە خۆ تا دوێنێ سەرەتاییم کابینێ زۆر بانگشێوە دەکرا کەم کابینی دەبێتە سەرەتایەک و گروپسانێکی بێز و بێزی لە بواری دەوڵەتداری ئەم کابینەی کە ڕابرد بەڕست لەگەڵ مامۆستایەکی زانکۆش چاوپێکەوتنت هەبوو کەوتی سەرۆکی حکوومەت موسی مەسروبان چمشێر لە گەندەڵکاران دەستداوەتێ و ئەوانە تا 6 مانگ هینیەکە بەڵێ گەندەڵکاری کانایڵە من ئەو کاتەش پێم وە دوتم ئەگەرم سەرۆکی حکوومەتە توانی تا 6 مانگ تا ساڵێک کە گەندەڵکار نێڵێ من یەکەم کەسم بەیعاتی پێدەم لەسەر قسەی خۆمە
6 ساڵ تێپەڕی بەڵێ قوربان ئەم وڵاتەی ئێمە لە سەرەتای دامەزرانیەوە 30 ساڵ ئەم هەرێمە 30 ساڵ زیاترە تەمان 33 ساڵە ئەساسەکەی بە خواری هاتووە جا هەر کاتێک عەرەب بەڵێ مەتا یەستەقیم الظل والعود أعوج ئەگەر دارەکە خوار بێ سێبەرەکە هەر خوارە بێ ناکرێ ینی ئێمە ئەساسێکی خوار هاتووە ڕاست نابێتەوە بەتەنیا خەتایم کابینێش نییە هەر ئەساسەکەی وایە لەو ڕۆژەوە حکوومەتی هەرێم لەسەر ئەساسی 50 و 2 حیزب و شەڕی ناوخۆ و بنەماڵە و محاسەسە و ئەو بابەتانە دامەزرا 15 ساڵیش بۆ حکوومەتی هەرێم بووین کەس لە ماستەر و دکتۆرا وەرنەگیراوەگەر سەربەیەکێتی و پارتی نەبوو بێ ئێمە ئەوکەی حکومەتداری واکرێکە یەک کەسێک نەیتوانی بێ بە بەرزترین دەرەجەوە لە خوێنی باڵا لە ماستەر و دکتۆرا وەرگیرێ 15 ساڵیش دوای ڕاپەڕین ئیلا بوویا پارتی بەیەکێتی بێ حکومەتداری چۆن واکرێ ئێستاشی لەگەڵ بێ یەک مدیر مەکتەب 1000 کەفاەتیە بێ لەم زۆنا بەیەکێتی بێلۆ لا پارتی بێ داینانێن بۆ ئەمانایە دەوڵەتداری ئاوا ناکرێت خەڵقی کەفاەت و کەفوو و بەتوانان ناهێنە پێشەوە ئەمە کارەزات بەس ئەو دەسەڵاتدارانی ئێستا کە خەمیان بەڕێز باست کرد نەوت و دۆلار و کۆکردنەوەی پارە و vێلا و فڕۆکە ئەوانەیە زۆر دووریان خسینەوە لە بنەماکانی دەوڵات بۆم ئەو حاڵەتێک ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەمریکیەکان پێش هەموو کەسزان ئەمریکیەکان زۆر گلیان لە هەرێمی کوردستان هەیە ئەمریکیەکان ئەڵێن ئێمە چەند ساڵە خەریکین بەس هێزی پێشمەرگەیەک خەنەوە هێزەکانی 1970 یەک وحدەی ئیداری و داراییان هەبێ نییە نایکە ئەمریکیەکان نیگەرانن لەوەی هەرێم داهاتێکی زۆری هەبووە بەس ئەمریکا ئیسفادەی لێ ناکەن نە کۆمپانیای ئەمریکی نە لە نەوتانە لە بوارەکانی ئاوادانکردنەوە ئەمریکیەکان پێش هەموو کەس نیگەرانن بەس بە دیلێکیان نییە ئیشیان بە یەکێتی و پارتیە تا ئێران مابێ و تا شیعەما بێڵێن بە ئەم دۆستانەمان هەبێ لە دەستیان نەدەین باوەڕکە جنازانن لە ئێمە باشترەزان دەوڵەتداری ئاوا ناکرێت ئێمە لەم وڵاتی خۆمان داهاتەکەی خۆشمان ئیسفادە لێ ناکرێت من بابەتێک باس دەکەم چونکە لە شوێنی کەناڵێک تر باسم کرد هەڵەت لێ تێگەیشتنێک هەبوو هەندێک کەس وا تێگەیشتووە کە لەوێشی وتوە لێرە هەرێک لێمەوە مەگەر دەربڕینەکان تۆزێک جیاوازی کارەبا بۆ 24 ساعتی ئەمە کارێکی باشە و یەکێک لە ئەرکەکانی حکوومەت بەرامبەر هاوڵاتیانی خۆی کە حکوومەت باوکی میلەتە دابینکردنی خزمەتگوزاریە واجبی حکوومەتە کارەبا و ئاو بگەێنێتە هەموو تاکێکی ئەم کوردستانە ئەمە واجبەتی دەستخۆشی لێکی نابێ منەت بکەن بەسەر خەڵکا کارەبامان دابین کردووە بۆ ئەو باوکەی کە پێداویستی بۆ مناڵەکانی دابینەکە دێ لەسەر تەلەڤیزیۆن ئەگەر فەقیریش بێ بڵێ ئەمڕۆ دەستێجلم بۆ مناڵەکەم کڕی و جوتێ پێڵاویشم بۆ کڕی و توانیم پێداویستی قوتابخانەی بۆ بکڕم هەموو ڕۆژێ بیکا بە دەهۆڵ و بەواجبی خۆی هەستاوە باوکە بۆ مناڵەکەی تۆ حکوومەتی میلەت دەنگی پێداوی خستووی تێسەری سەرەوە واجبە کارەبان بۆ دابینکە ماڵە ئاوێ دەستخۆش تۆ منەن مەکە بەسەر خەڵکە کارەبا ئەمە یەک دوو وەز وەکو نرخەکەی دوو بەس کە دێنە سەر نرخەکەی تۆ کارەبات بۆ پار و پێرار و چەند ساڵە کارەبا دابین ناکرا لەبەرەوە یەکێک لە پێداویستیەتی محەتاتی کارەباکانی ئێمە کە محەتەکانی جەهلین حکوومەت نین کۆمەڵێک بزنسمانی ئەم وڵاتە کۆمەڵێک وێستگەی کارەبایان بەرهەم هێناوە کە دەبوو ئەوانەشی حکوومەت خۆی بێ حکوومەت ئەو هەموو داهاتەی هەبوو ئەو پارانەی بدایە بە محەتەی کارەبا کۆمەڵێک بزنسمانی ئەم وڵاتە محەتەی کارەبایان داناوە کارەبا بەرهەم دێرن دەیفرۆشنەوە بە حکوومەت چی پێویستە بە نرخێکی کەمی ژێدەن بە حکوومەت سوتەمەنی پێویستە سوتەمەنیەکە گاز بوو گازەکە بەشی ناکرد لەبەرەوە کارەبا 10 سەعات هەبوو 12 هەبوو 15 هەبوو کەمتر هەبوو ئێستا محەتەکان بە چی ئیشەکەن بە گاز بە غاز بەمانە ئیشەکەن غازی سروشتی باش ئێستا غازەکە زۆر زیادی کردووە بەڵێ کۆمپانیای دانەغاز بۆ زوربەی هەرە زۆری محەتەکانی کوردستان غاز دابینەکە ماڵم لە 100 بەس تەسەورەکەم لە 185 تا 90 دانەغاز دابینیەکە ئەم غازە کە هەرێمی کوردستانە ژێرخانی ئەم وڵاتەیە کە ئەمە سامانی سروشتی ئەم وڵاتەیە کە هی ئێستنەوەکانی ئێستا و داهاتوشە لەبەرەوەی بەبۆری نافرۆشرێت زۆرە ئەیدەن بەچی بە محەتەی کارەباکە تۆ لە غازی کوردستان کارەبا بەرهەمەهێنی ئەم پارە زۆرە بۆ لە خەڵگەس بەس من وا تێگەشتم لێدوانەکەی بەرز ئەوە بوو کە نەیانتوانی و هەناردەیکەن بۆیە کارەبایان زیاد یعنی پێدای غازەکە بتوانن هەناردەی نات بەڵێ غازەکە بە بۆری ناڕواتە کەم دەبوو غازەکە نا تەمان من کۆمنتی پیاوانی دەسەڵاتیشم خوێندەوە دواترەوە بۆیە مێڕوونکردنەوەی بم باشە غازەکە گەڕێگای ببوایە بە بۆری بڕۆشتایە نانەدا بە کارەباک ساشێ لێم دوو
ئێستا کە دراوە بە کارەباکە بۆ ئەم پارە زۆرە لە خەڵک وەرەگرن ڕاستە منی جەزانم غازەکە بە پارەیە منی جەزانم بۆ هەر پێسێجە بەڵێم هەر مێگایەک $32 دەن بەشزانم داناغاز بەشێک بەگەر بەغەڵەتانە چوو بم تقریبا خۆی 520 میلیۆن پێسێجایە تا نزیکەی 400 میلیۆن پێسێجای بە خۆڕایی بە پێی ڕێکەوتنەکەی 300 میلیۆن پێسێجا بە خۆڕایی مەقمەقی قەدەمی مکعب بە خۆڕاییە بە حکومەتیارێ ئەوەی تری پارە وەرەگرن ئەوەی تری چەند وەرەگرن سەعاتی بۆ مێگایەک $32 سابی کە نرخێکی زۆر نییە ئەمەجێ خۆیتی بەس بۆ حەو ئەوەندەی بەغا خەڵک پارەی کارەبابە ناکرێ موچە خۆرێک موچەکەی 500,000 وێ بەشێکی زۆری کوردستان خانەنشینە موچەی 500,000 بەڵام پارەی کارەبا 100,000 بە لێک کامێراش بە 100,000 تر بە ئەی بەچی ماڵم ناڵێن 120 میلیاریش نییە 500,000کەش 500,000کەش لە 2 مانگ 3 مانگ جارێک وەریەگرێ ئەمە نەعەدالەتیە کاکە خۆ هەمومان خوێنەوارین شتەزانین ئەگەر دەخلی وڵاتەکە و بەرزە ئەگەر خەڵک موچەکەی ئەچێتە 2003 $4,000 ئەمانگانە قەچێکە پارەی کارەباش وەریگرەوەکو ئەوروپا مخالەفەشی کرد ئۆتۆمبیلەکە پارەی زۆری بخەرسە ئەم سزایانە لە قەدەر داهاتەکە نیە چۆ تۆ خەڵک موچەکەی نادێ ئەمە کێشەکەیە ئێمە کە باس نەمانەکەین ئەڵێن ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە کە واجبێتی خزمەتی خەڵقی خۆی بکە ئەوە تا ئێستا بەغاڵێ پارە بنێرن بۆی موچەکە بنێرین ئەڵێن وڵای ئەم هەرە مانگە 120 میلیارد نێری مانگی داهاتوو نیمانە لە 100 میلیارد نانێرین و من قەناعەتیشم وایە بە زەحمەت 120 میلیاری مانگی هەشتیان بۆ جێبەجێ ببێ ئەی مانگین و 10 چیەکەن ئەمە کارەساتەکەی لەبەرەوەی داهاتی ئەم وڵاتە بۆ ئەوەندەی کە بۆ حیزب دەڕوا بۆ شوێنی ترە ڕوا بۆ ناو حکوومەت نایەتەوە ئەنجا ئەو وەزارەتە خەدەمیانە بوو داهاتەکانی لەخوانە سەرف کرێتەوە بۆی پرۆژەکانیان گرنگی پێ بدەن و مەحەبتەکان کە کارەبایان بۆ تەولید دەکەن بەرهەمێنن پارەیان بدرێتێ و پێداویستەکانی دابین کرێ لە 100 تا دایان بۆ وەگەڕنەوە چۆن مەسە دایرەی کارەبا لە سادەی داهاتەکەی بۆیێتەوە لە کاتێکە کە مەفروز بولانی کەم بە ئەم بارودۆخەش بواە 150 بۆ بناردایەتەوە بۆ داوی پێداویستەکانی بۆ دابین کە لەگەڵ هەموو ئەمانە شاڵان 120 میلیارەکە نییە ئەمە وامان چی لێکە ئێمە هەمومان هەر کەسێک حەز بەوە نەکا کورد دەوڵەتی خۆی هەبێ و سەر بەخۆ بێ و حەز بەوە کە لەبەردەستی خەڵکابین ئەوە کوردێکی خاینە و خۆشەویستی نیشتیمانیشی نییە و خۆش خۆشی ناوێ کەسێک وڵاتی خۆی خۆش نەوێ و حەز بە زەرەری خۆی بکە بەڵام بەڕاستی ئەم برادرانە کارێکیان کردو ئێمە نەبین بە دەوڵەت کارێکیان کردووە لەبەر چاوی وڵاتانی دراوسێ بەغدا ئەمریکا هەمووی بڵێن بابێ ئەو دەوڵەتان پێ بەڕێوە ناچێت کارێکیان کردووە هاوڵاتی کوردستان دوێنێ خۆی بە کوش دەدا لە پێناوی یا کوردستانیانەمان ئێستا باسی دەوڵەتی کوردی بکەین لەم بەرنامەیە من بڵێم ئاگاڵتەمان پێکەن هەزاران کۆمنتمان بۆ دێڵێەوە یا خەواڵون یا سەرخۆشن یا تێکشون ئەی چۆن یا خەیاڵن ئەجینا ئەوە ئەمە کێ وای کردووە دەسەڵاتی کوردی وای کردووە ئەمنەوەیە باوەڕی بەبوونی ئەم دەوڵەتی کوردیە نییە لەبەرەوە ئەڵێ دەوڵەتی کوردیەکە بەرهەمەکە ئەمە بێ نەبوونی باشترە ئەجینا ئەمازانین هەموو سەرۆت و داهاتمان بچێتە دەست بەغا کارێکی باش نییە هۆ ناچاریە باسی خەڵک کە بزانێت ژیانی ناڕوا ناتوانێت پێداویستی ینی سەرەکی ترین پێداویستی خەڵک موچەکەیەتی لە موچێک لە پێشترە کە تۆ نەتوانێ ئەمەی بۆدابینکەی دەمەجبوری ڕووکێ بەغا کە ڕووشیان کردوتە بەغا ڕێک و پێک ڕێکەوتنەکەی لەگەڵ بکەن بە خەڵکش بتوانێت موچەکانی خۆی وەرگێ و کار لەسەر ئەم فیدراڵێتە بکەن بە پێی دەستور ئەم مافانە بەدەست بێنن وەکو ڕاگەاندنی سوودانی بۆچی ئەمڕۆ ڕایگەاند ینی ڕۆژانی تر ئەو ڕێکەوتنی ڕانەگەانی سپامێکی سیاسیەیە کە ڕادستکردنی نەوتەکە کە دەڵاش دەست ساڵات چاوەڕێن و دەستکەوتێکی مێژویە خراوەتە ڕۆژی ساڵیاتی ڕفراندۆمی شتێکی تێدا دەخوێنێتەوە والله من بە بۆچوونی من بڕوان ناکەم زۆر پەیوەندی بە ڕفراندۆمەوەی بەقەدەرەوەی پەیوەندی بە هەڵمەتی هەڵبژاردنەوەیە لە عێراق سوودانێکی گەورەیە بۆ سوودانی بەڵێ سوودانی ئێستا کوتلەیەکی گەورەی دروست کردووە سوودانی ئەوێ بێتەوە بە سەرۆکوەزیران واگەر نەش بێتەوە بێگومان هەر کەسێک ئەم ڕەزامەندی لەسەر نابێت چکە کوتلەکەی ئەمە بێتە گەورەترین کوتلە یانە بێ ئیلا برادێکی خۆی بێک ئەم ڕازی بێ ئەو کەسە ئەبێ بەڵام ئەمە دەستکەوتێکی گەورەیە دیارە بۆ سوودانی بۆیەوە باسیێک
یعنی ئەمە کێشەیەکە لە ڕووخانی سەر و گۆزیران نەیتوانێنەوە تێرێن پێمانەڵێ لەو ڕۆژەوە ڕژێم ڕووخاوە کورد خۆی خاوەنی نەوت فرۆشتنە کەس نەیتوانێت و کێشەیە حەلکا من کردم لەو ڕۆژەوە نەتانتوانی نەوتەکە وەرگرنەوە من وەرم گرتەوە لەو ڕۆژەوە کورد هەر مەترسی بوو نەوتی هەیە بێ بە دەوڵەت بەڵام من ئەو مەترسیەم نەهێشت وەکو وایە چۆنەڵێ ئەمە بۆم بێکاتەقێتەوە ئەم پلیتەکەی دەرێناوە ئاوا سێریەکەن لەبەرەوە بە سەرکەوتنێکی گەورەیە زانێ بۆیە وا بە گرنگی باسیەکە بەڵێ بە هەر هەموو سەرکردەکانی پێش من نەتانتوانی ئەو مەلەفە چارەسەرکەن بەڵام من چارەسەرم کرد بۆ سوودانی فعلەن دەستکەوتێکی گەورەیە و من زۆر دەمێک شەوتومە ئەوان هەدەفیانەوەی ئەو نەوتە وەرگرنەوە کەم و زۆر کێشان نییە و عێراق پارەی هەیە ئێمەش هیچ کاتێک من وەک بە خاڵی خۆم بەش بە حاڵی خۆم من خواخوایەوەم بۆ کورد ئابووری سەربەخۆی هەبێ و دەوڵەتی سەربەخۆی بەڵام دەستێکی پاک بەڵام دەستێکی پاکا بێ و خەڵک ئیسفادەی لێ بکە من لەگەڵەوە بووم داهاتی کوردستان بێ و نەوتیشی کوردستان بێ و بەڵام خەڵک بتوانن خەڵک بەخێو بکەن بەستوە ناکرێ نەوت بفرۆشی و بێ ئەمە بڵێ 30 میلیارد قەرزارم موچەش نەدەی بە 2 مانگ موچێ بێ لە 150 بێ لە 180 بێ ئێ بۆ لە وڵاتێکی دۆڵەمەنداین ژێرخانی ئەم وڵاتە هەر هەمووی غاز و نەوت و سامانی سروشتی بە قیمەتە سەرخانی ئەم وڵاتە هەمووی شوێنی گەشت و گوزار و سیاحەت و کشت و کاڵە یانی وایش ئێمە هەر قەرزار بین ڕۆژانە و چینێک بڕوا بۆ ئاسمان و چینێکیش لە عەرزا بێ ناکرێ و قات و قڕێ ناکرێ بە پارەی میلەت دەستگای خێرخوازی بکەینەوە ڕاستی خەڵکەکە لە جیاتیەوەی موچەکەی بێتێ پێ بژی بڵێ وەرەگەر پێویستی پێ بڵێ دەستگای خێرخوازەکەی ئێمە پارەتان بۆ سەرفەکەین نێو پارەی لەکوێ هێنا لێرە کارەساتە بۆیە بە ناچاری ئەما ڕویان خەڵک داوای کردووە موچەی ئێوێ ژیانی ئەوێ لەگەڵ بەغام ڕێکەوتنەکەوتڵێن بۆ 3 مانگە ڕێکەوتنی کە کراوە ڕەنگە ساڵی داهاتوو یاسای بودجە نەبێت لەبەر حکومەت دەبێتە کاربڕێکەر و تا حکومەتی نوێ لە عێراق پێک دێت کاتی دەوێ بەزانی 3 مانگ بڕوا ناکەم بەزانی یەکەم بابەتی دوو بابەتی جامان لێکێ باش ڕاستەوا کراوە سەبارەت بەنەوت کە تەسلیم کرا و ڕۆیشت نە تورکیا نە ئەمریکا و نە عێراق جارێکی قبوڵی ناکە کورد خۆی نەوت بفرۆشێتەوە وردە وردە سەرچاوی تەنکەرەکانی وشکەکە ئەو وەزانیاریت یعنی دوای 3 مانگی تر ڕای ئەگرن و خوا نەو دەفرۆشن ممکن نییە ئەی چۆن معاش و پێداویستی دابی نەکەن بەڵام لەبەرەوە لە بودجێ ساڵی ئایندا فیعلەنەوە پێداچوونەوەکرد لەوچی هەرێم بێجگە لە موچە داوای بودجێ ئاوادانکردنەوە بکە ئەوە حەقی خۆشێتی پارەی پرۆژەکان بەس سەورەکەم کێشەکە بمێنێتەوە لەسەر داهاتی ناوخۆ هەرێم نایەوێت داهاتی ناوخۆ بۆ ڕێژە زۆرە تەسلیم کە بیر لەوا کاتەوەلانی کەم لە 150 داهاتی ناوخۆ لای خۆی بێ هەرێم بۆیە کارەبای لەسەر خەڵک گران کردو بۆ خۆی بێگە بزانێت بۆ بەغایکە ئەو هەموو باجانەی کە زیاد وەرەگرن ئەگەر بۆ بەغا بێ هەرێمە هەمەوە ناگرێ بۆچی ئەگەر بەغا داوای پارەی کامێرەکانەکە ئەگەر وا بێ ناکرێت تۆ لە بەغا بڕۆی کامێرە نەوگریا بگرێت 10,000 لێپسەنێ و لێرەش تا 110,120 بڕوە چێتەوە بۆ بەغا بڕۆ ناکەم هەرێمەم کاس پێ بۆ بەغا کردبێ ئەگەر وا بێ پێداچوونەوەک بەمە شاکە لەبەرەوە هەرێمە ئەوێ ئەم داهاتی ناوخۆی بۆ خۆی بێ بەسکەوتور بۆچی ئەوەنە دوا کەوت ڕێکەوتنەکان دێ خوێندنەوەی وا دەکەن کاتیش من کەماوە چەند خولەکەی وا خوێندنەوەی بۆ دەکەن ینی دەسەڵات دەرانێنیم چاوەڕێ و بناڵۆزی دروست بێ جارێکی شەڕ بۆیە وا درەنگ ڕێکەوتنەکان لە کۆتایی ساڵ دوو هۆکاری سەرەکی هەبووە یەکیانەوەی هەتا ڕۆژێ دواکەوێ ئێستا نەوتی هەرێم هەتا ئەم دەقێش کاڵێن تەسلیمی بەغامان کردو خۆ بەغا لیترێ نەوتی نەدیوە هەر هەرێم خۆی فرۆش ئێستا حالێ من و تۆ دانیشتوین ئەم کێڵگانە نەوتی لێتە دەرەوە لە شەو ڕۆژێکا 400,000 بەرمیل لەو دێتە دەرەوە هەر بەرمیلێگە $50 کوازانی چ داهاتێکە هەتا ڕۆژێ دواکەوێ قازانجە لەبەرەوە پەلایان نیە ئەمان زۆر هەوڵیاندا دوای خەن مانگێ 2 مانگ 3 مانگ فعلەن چەند ساڵە دوای خستووە چەند ساڵە بەغا داوایەک بۆیە سوودانی بە دەستکەوتێکی گەورە ناویە بە تاخیر جار کە ئێستاش تەسلیم نەکراوە ئەوە داهاتێکی زۆرە نانرێت بیخەنە دەست بەغدا دووش بەرپرسانی هەرێم لەوە بە هەڵە چوو بوون کە چاوەڕێ ئەویان دەکرد گۆڕانکاری بێ لە عێراق پێیان وا بوو ئەگەر گۆڕانکاری بێ لە عێراقا و ئێران بڕوخیەوە بە دوایە بەغدا ڕوخێ و دوایی ئەمان ئیسفادە لەو ئاڵۆزیەکەن کە من پێم وان نییە کورد ئیسفادە لە هیچ بکە ئێمە لە شەڕی داعش وای کرد هەموو ئەو ناوچانەی پێڵەن جەناکۆ کورد هەمووی کەوتە دەست کورد
یعنی حساب کە لە سنووری مووسڵەوە تا ئەچێتە دیالە بە دەست پێشمەرگەوە بوو. بەڵام بەداخەوە کورد نەیتوانی احتیفاظ بەوەشەوە بکە بە بڕیارێکی سیاسی هەڵەکە ڕفراندۆمەکە بۆ هەموویان لە دەستدا. ئێستاش کوردەوێ گەر ئەمانەی بەغانەمان کێ بێتە سەر حکم عەرەبێکی شۆڤێنی بێ زۆر خراپترە بێ لەوانەی ئێستا هەن باوەڕکەدان بە هیچی گەلی کوردان نانێ. جا کورد بۆ چاوەڕوانی ئەو ڕوخان و گۆڕانکاریان ناکە بۆ چاوەڕێەوە ناکە هەر کەس لەسەر حکم بێ داوای مافەکانی خۆی لێ بکە. من پێم وایە گەرەمانەی ئێستا لە بەغاگەندەڵ و زایف و لاوازن کورد لەگەڵ ئەمانە پێک بێ زۆرتر لەمان دەستکەوتیە بێ وەک لەوەی سپێنێ دەوڵەتێکی بەقوت بێ هەر جوابی کوردیش ناداتەوە. ئێستا بێن داوای مافە دەستوریەکان بەزۆکو جەنگ ئەگەر هەیە جەنگ ڕووداتەوە لە سەروبەری بڵێن جەنگی ئیسرائیل و ئێرانیش خەڵکێکی زۆر دەیانگوت گۆڕانکاری گەورە دروست دەبێ ئێران لە ناو دەچێ بەڵام ئەو کات هەر بەڕێزت باس لەوە کرد بێریشی ئاسمانی ئەو پرسێک لا ناکرێتەوە ناڕوخێت. ئێستا هیچ ئەگەرێک هەیە یاخود ڕۆ لە چییە ناوچەکە؟ بە بۆچوونی من ئەگەری شەڕ هەر هەیە لە ناوچەکەم چونکە زلێزەکانی دنیا لە سەروی هەمویان و ئەمریکا سیاسەتێکی زۆر خراپ لەم جیهانە پەیڕەوەکە. یعنی کێش لەوە بینێ خەڵک لە شەڕواژاوایە بژی و بەرژەوەندەکانیشی لەوایە بینێ. ئەمریکا حەزەکە وڵاتانە ئاژاوێتیابێ بۆیە ئەگەری شەڕ هەر هەیە. ئەگەریەوە هەیە جارێکی تر ئەچەند ئەگەرەکە من بە دووریە بینم بەڵام گرنگ ئەگەری هەیە ئیسرائیل و ئێران پەلاماری یەکتری بن. بەڵام جارێکتری ژەڵم ئێران دەوڵەتێکە بە هێرشی ئاسمانی ناڕوخێ بەڕاپەڕینی گەلی ئێران نەبێ یان بە پەلاماری سەربازی بە شێوەی وشکانی بچنە ناو خاکەکەیەوە بەم تەریقانە نەبێ ئێران ناڕوخێ و ئەمریکاش لە بەرژەوەندی نییە بێ ئەمڕۆ شەری ئێران کە ئێران بڕوخێنێ ئیسرائیلی بە تەنیا ئێرانی پێ ناڕوخێ. من پێم وایە بارودۆخی ناوچەکەش هەرچەند خەڵکانێکی زۆر لەوەی ئەمان پێسەیر بێ بەڵام من پێشبینیەکەم پێشبینیەکەشم لەسەر بنەمایەکی وردە ینی هەروە خەو خەیاڵ نییە ئەمە ئیسرائیل کاپە لە قاژەی مەرگە و دەسەڵاتی ئیسرائیل زۆر بچووگە بێتەوە ڕوبەڕووی دابڕانێکی نێودەوڵەتی گەورە بێتەوە لە مێژووی ئیسرائیلە ئەوەندە گەلە کۆمەکەی بەرامبەر نەکراوە کۆنگرەی ئەم دوایەی گرتوەکان بەڵە دەری لە 1940 وڵات 145یان دانیان بە دەوڵەتی فەڵەستین داناوە کۆمەڵێکیان بێدەنگ بوون بەڵێ ئەمە ئازانج کەسێکی دۆستە هەرە دێرینەکانی ئیسرائیل وڵاتە زلێزەکانی دنیا دانیان بەوە دانا کە دەوڵەتێک بۆ فەڵەستینیەکان هەبێت ئەمە دژی ئیسرائیل بوو. ئێستا وڵاتێکی وەکو کاکە وەکو فەڕەنسا ئاڵێ نابێ ئیسرائیل بەسەر وڵاتی منە نەتەنیاهەوە بڕوا بۆ ئەمریکا ڕێگای نەدا ئەمڕۆ. یعنی ئەمە ئۆزلەیەکی زۆر گەورەیە ئەمە شکستێکی گەورەیە. ئیسپانیا بەمان شێوە بۆ کاروباری سەربازی ئاسمانی وڵاتەکەی شکستێکی گەورەیە وڵاتێکی وەکو فەڕەنسا بڵێ با بە تۆ شکستت خوارد لەم شەڕایە حەماست پێ لە ناو نەچوو ئیتر خەڵکی بێتاوان بۆ کوژ خۆی ماکرۆن وتی ئێستا چەکداری حەماس وەکو ڕۆژی هەروەکو ژمارەکان وەکو سەرەتایە وەکو سەرەتایە. ئەمە جگەلەوەی ئەو وڵاتانەی کە دژی یەک بوون سعودیە تورکیا میسر ئێستا هەمویان لە دژی ئیسرائیلێکیان گرتووە دوایشەکەی سەرقەتەر بۆ ئەمڕۆ ئامانۆڕێکی گەورەی سەربازی تورکی میسری لە ناو خۆ لە خۆرەڵاتی دەرەسپی ناوەڕاست کە میسر و تورکیا پەیوەندیان زۆر خراپ بوو و بزانن ئەمە شەڕی عەرەب و ئیسرائیل نییە گەر ئەم جارە شەڕێکی لەو بابەتە ببێ تورکیا و پاکستان و ئەم وڵاتە زلێزانە بەشداری پێن ئیسرائیل چیەکە ئیسرائیلەوە تا حەماسی پێ لە ناو نەچوو ئاخر خۆ غەزە چییە وڵاتی ڕوبەر پانیەکەی 10 کیلۆمەترە وەنیە ئەوزام درێژەکەشی 40 کیلۆمەتر درێژەکەشی 40 کیلۆمەتر لە ئەندیۆشن تۆزە زیاتر هەر بەقەدەر نیوەی هەرێمی کوردستان نییە کاکە بە قەڕبعی هەرێمی کوردستان نییە نەیتوانی ئەم وڵاتە زەبەلاحە ئەم وڵاتە بگرێ و ئەم دیلانە ڕزگارکە و ئەم چوار چەکدارەی حەماس بیان هێنێ وەکو خۆیان لە پەلبەستیانکە مانایەوە ئیسرائیل هەیبەتی شکا چی کردووە لەگەڵ ئێرانە چی کرد ئێرانی پێ نەڕووخەوە بەعکسە وەڵام من ڕێم وا بوو ئێران 10 ڕۆژی تر موشکی لێبدایە ئیسرائیلەکان هەر لەو ژێر زەمینانە لە تینوان و لە برسا خنکانیان وڵاتەکە کەسی تیان نامە هەمووی ڕۆی بۆ لەبەرەوەی ئیسرائیل وڵاتێکی بچووکە دوو وێزگەی هەیە هەردوو وێزگەکەی لە کارکەوە وزگەی سوتەمەنی کە ئیسرائیل مەبەستم چییە بە پێچوانەوە من هەستەکەم ئایندەی ئیسرائیلیش باش نییە و تووشی شکستی گەورە بووە و دەشبێ و داهاتوش دەریەخا بەم نزیکانە ساڵێکی ترناوە خۆنیان بەدینە باسی ئیسرائیلی گەورە کورد با گرێو لەسەر ئەسپی دۆڕاو نەکا باشە ئیسرائیل دۆستی کورد نییە بە درێژایی مێژووی لە هیچ مەحفەلێکی ڕەسمی بەرگری لە کورد نەکردووە
و باشکراش ئەڵێن ئێمە ئەم کەمە نەتەوانە لە دژی عەرەب بەکاریان دێنین کورد و دوورۆز و ئەوانی ترکە هەن فۆمەکیانەکەین لە دژایەتی عەرەب نەک لە پێناوی ئەوەی کە بیانکەین بە دەوڵەت و بە مافەکانی خۆیان بگەن لەبەرەوە ڕۆژێک نەماندی ئیسرائیل مەلەفی هەرێمی کوردستان خاتە بن باخەڵی بیباوەنەتەوە گرتوەکان بڵێ ئەمە نەتەوەیەکە و داوای ئەم مافاکە لەبەرەوە کورد گرێ و لەسەر ڕسمی دۆڕاونەکە بێ لەگەڵ دراوسەکانی خۆی لەگەڵ ئەوانەی لەگەڵ یاناژی کورد لە عێراقا لەگەڵ عێراق لە تورکیایە لەگەڵ تورک لە ئێرانە لەگەڵ فارس لەگەڵ لە تاران هەچ کەسە بێ لەوێ داوای مافەڕاوەکانی خۆی پالەم قۆناغا و لەگەڵ ئەو وڵاتانە پێک بێ لەوێ دادپەروەری هەبێت دیموکراسیە بێ مافەکانی پارێزراوترە بێ لەم قۆناغایە ئەمە باشترین چارەسەرە و داهاتوش خوایزانێ و توانی ئینشاءالله هەنگاوی گەورە سوپاس دەکەین دکتۆر دارام هاودەمی مادوماکی سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بەبینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ